دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی زێرەڤانی کرد. گێمی یەکەمی یاری هەردوویانە بە هێرشکردن بۆ سەر گۆڵی یەکتر دەستی پێکرد بە ئامانجی کۆکردنەوەی سێ خاڵی یاریەکە. تا لە کۆتاییەکانی گێمەکەدا و لە خولەکی 45 عەلی عەدنان گۆڵی پێشکەوتنی بۆ زێرەڤانی تۆمار کرد. بەڵام خۆشیەکانی زێرەڤانی تەنها دوو خولەکی خایاند و لە خولەکی 47 زیاد کراودا. دەربەندیخان لە ڕێگەی هەردی محەممەدەوە گۆڵی بەرامبەربوونەوەی تۆمار کرد. گێمی دووەمی یاری زێرەڤانی دەستی بەسەر یاریگادا گرت و لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەم گۆڵی دووەمی دووبارە لە ڕێگەی عەلی عەدنانەوە تۆمار کرد. هەرچەندە دەربەندیخان گۆڵی بەرامبەربوونەوەی لە ڕێگەی هەڤاڵ محەممەدەوە لە خولەکی 60 تۆمار کرد. بەڵام کوڕانی زێرەڤانی ئامادە نەبوون بە یەک خاڵی یاریەکەوە دەربەندیخان بەجێبهێڵن و لە خولەکی 81 محەممەد سەعید گۆڵی سێهەم و بردنەوەی بۆیانەکەی دەستەبەر کرد. الحەمدولێ یاریەکی زۆر باشمان کرد لە یاریەکەات ئەوەی لە توانای یاریزانەکانە بۆ قسووریان نەکرد زۆر باش یاریمان کرد و شایانی فەوزیش بووین. الحەمدولێ توانیمان سێ نقطە یاریەکە بەدەست بێنین لە ناو مەلعەبی دەربەندیخانە و شتێکی زۆر زەحمەتیشە ناو مەلعەب دەربەندیخانە بتوانی سێ نقطە بێنی. الحەمدولێ توانیمان فایدە بین و ئەو مەرکەزەی ژێمە لێن شایانی و مەرکەزی نییە بەڕاستی شایانی پێشەوەی من بەداخەوە پێشەم شتێکان لەم دۆڕانە چاوەڕوان لەم دۆڕانەمان نەکرد. ئێتەوەی شتۆپی پێ پیرۆزبای لایەنەی زێرەڤانیەکەن ئەوەی لە توانای یاریزانەکانە بوو بڵێم 100% نەیانتوانێت تەطبیقیکەن. ئەگەر تۆ بتوانی پلانی ڕایەنە تەطبیقی بە دڵنیایی شوانی یاریەکان بۆی تۆ زەختێکی باشیشمان کرد. ینی ڕاست ئێمە دوو جار یانەی زێرەڤانی پێشکەوتن بە گۆڵکردن ئێمە توانیمان گۆڵەکان بکەینەوە زەختی باشتریشمان کرد. یعنی ماتوانیت گۆڵی تر بکەین بەس موفق نەبووین. بەم ئەنجامەش دەربەندیخان درێژی بە ئەنجامە خراپەکانی دا و زێرەڤانیش کۆی خاڵەکانی لە خولەکەدا بۆ 14 خاڵ بەرز کردەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.